تەوەرەی یەکەمی ئەمڕۆمان بابەتێکی گرنگە ڕۆڵی ڕاگەیاندن و میدیا لە پیشاندانی دیمەنی ڕاستی ڕووداوەکانە. بێگومان کەم تا زۆر هەر یەکێک لە تاکەکانی کۆمەڵگە کاریگەری میدیان لەسەر. ئەگەر لە ڕابردووە میدیا تەنها بریتی بووە لە کەناڵە فەرمیەکانی تەلەڤیزۆنەکان و ڕۆژنامەکان و گۆڤارەکان یان ڕادیۆکان، بەڵام ئێستا هەر یەکێک لە ئێمە بەهۆی ئەم سمارتفۆن و ئامێرە زیرەکانی بەدەستمانەوەیە میدیا کاریگەریمان لەسەر دروستەکە. ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل عوسمان، مامۆستای زانکۆ و پسپۆرتی ڕاگەیاندن باس لەم تەوەرەیە دەکەین. دکتۆر بەخێر بێیت. ئەم کاتە باش. ئەگەر بە شێوازێکی گشتی ئێستا ینی باس لەوە بکەین، خۆ دەزانی میدیا و ڕاگەیاندن کاریگەریەکی زۆری لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە هەیە، بەڕووی ئەرێنی بەڕووی نەرێنیە بێگومان. بابەتەکەی ئێمەش لەسەر ئەوەیە کە چۆن ڕۆڵی میدیا و ڕاگەیاندن لە پیشاندانی ڕووی ڕاستەقینەی ڕووداوەکانە بۆ خەڵک و بۆ بینەر و بۆ گوێگر و وەرگر باسکرێ. کاکتۆر بەڕاست ئەگەر ئەم میدیایە ئەم ڕاگەیاندنە بەرپرسیارانە و ئەخلاقیانە وێنە ڕاستیەکانی ڕووداوەکان نەگوازێتەوە بۆ بینەر، دوجار کۆمەڵگە بەرەوچوو ئەبا و چی دروست ئەبێ لە نێو کۆمەڵگەدا. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ بینەرەکانتان. ڕاستەکەی ئەگەر باس لەسەر ئەم بابەتە بکەین بە ئۆکۆڵێ، من بابەتی میدیا و گواستنەوەی ڕاستی ڕووداوەکان بە تایبەت لە ڕووداوە جەنگە یا ڕووداوە نەخوازراوەکاندا چەمکێکی گرنگە و من بە پێی و سێرچۆڕسیەشانیم بەیانش کردم کە لەسەرەوەی کامە تاریخێکی دوور و درێژی هەیە. یعنی بەڵام ئێمە بیرمان بێت لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە تەکنەلۆژیا کە پێشەکەوێت و گەشەکردنێکی خێرا بەخۆوە بینێتوانە، دواتر میدیا تەنها لە دەروی ڕووداوەکە نامێنێتەوە، ڕواتە ناواخنی ڕووداوەکانەوە. و ئەم قەزایە لە دوای جەنگی جیهانی دووهەمەوەکو تاریخێکی سەحەفیە تاراوە کە ئایا میدیا چۆن مامەڵە لەگەڵ حەدەسە ئاگاتوانە. لەبەرەوە حەدەسەکان قسەیەکی زۆر باو هەیە، ئەڵێ میدیاکار مؤرخ نییە، تاریخ نانووسێتەوە، میدیا ڕاستی ڕووداوەکانە گوێزێتەوە. لە چوارچێوی ئەمەیە تۆ ڕوودا و حەدەس نەقڵەکەی تۆوانە. ئەم حەدەسە چۆن نەقڵەکەی؟ دوو نەزەریەمان هەیە. نەزەرێکیان پێی وایە کە کاتێکێ تۆ میدیا بابەتێک نەقڵەکەی چی و چۆن و شێوازی و تەکنیکەکانی مەسەن چی چۆن لەکوێ بۆچی، ئەمانە هەموو جوابەی تۆ نەقلەکەی تۆ بۆ بینەرەکانت. نەزەرەیەکی ترمان هەیە هەر لەم چوارچێوەیە پێی وایە کە نا چی ڕوویداوە، وەکۆڵێ حەقیقەتەکە چییە، ئەوە بگوێزەرەوەتر مەڕۆ دیتێڵی بابەتەکەەوە، چکامە حەدەسە و جەنگە و ناوێ بڕێتەر ناو بابەتەکەەوە. باشە، لە چوارچێوەی ئەمەدا تەبعاً میدیاکار چیەکە؟ میدیاکاریەت حەدەسە گوێزێتەوە بەپێی ئەو وەجهە نەزەرە یاخود ئەو بیر و بۆچوونی کە میدیاکار لەو ئەسنایە هەیەی و دواتر بیر و بۆچوونی کەناڵ و تەلەڤیزیۆنەکە. لەبەرەوە میدیاکار کاتێک ئەم بابەتانە ئەگوێزێتەوە پێویستە کۆمەڵێک بنەما ئیتیکی ڕەچاو بکات. طبعاً جەزیرە یەک کتێبی بەخۆتی هەیە لەسەر ئیعلامی حرب، باسی لەسەرەوە. طبعاً جەزیرە ئیعلامی حربە لە دوای جەنگی ڤێتنام و ئەوانەوە کاتێک کۆمەڵێک کەناڵی فەزاییە تا ئاراوە، دوجار بیر لەسەرەوەکەن و چەمکێکی تازە بێنە ئاراوە کە بەناوی ئیعلامی جەنگی یان ئیعلامی حرب یان ڕۆژنامەنووسی حرب یا ڕۆژنامەنووسی جەنگ. بۆ ئەم ناوی لێنێن؟ لەبەرەوە دواتر ڕووداوەکان زۆرە بە ڕووداوە نەخوازراوەکان زۆرە بن. میدیا پێویستە بزانێت چۆن مامەڵەی ئیتیکی و یاسایی لەگەڵ گواستنەوەی حەقیقەتەکان دەکات. دوجار ئەگەر بێت و جەنگ مامەڵەکردنی لەگەڵ ئامێرە جەنگیەکاندا، میدیا و میدیاکار مامەڵەکردنە لەگەڵ ڕاستی ڕووداوەکاندا، مامەڵەکردنە لەگەڵ مرۆڤەکاندا، مامەڵەکردنە لەگەڵ شعوری کەسەکاندا، مامەڵەکردنە لەگەڵ هەستی بینەرەکاندا، هەموو ئەمانە پێویستە میدیاکار لە بەرچاوی بگرێت. باشە، ئێمە بیرمان لە سەردەمی جەنابەت ئاماژەت بە ڕۆژنامەکرد. لە سەردەمی ڕۆژنامەیە هەمیشە یاسایەکمان هەبوو کامانوت کاتێک کە تۆ لاپەڕەیەکەمی ڕۆژنامەکەت ئەکەی بە فۆتۆیەک، پێویستە بە جۆرێ بێت فۆتۆکە ئیشتیای خوێنەر تێک دێت، چکە دوجار فۆتۆ بە سفری ناخواردن ببوورە ڕۆژنامە بێ بە سفری ناخواردن و نانی لەسەر خوێ لە زۆربەی وڵاتانی دنیا بەدای بە جێریدا عالەمەکان. ئەمە نەزەریە بوو کە پێی وا بوو کە هەمیشە تۆ پێویستە بیر لە شعور و هەست و وەرگرەکەت بکەیتەوە، تەنانەت ئیشتیهای تێک نییە لە کاتی ناخواردنەکەیە یان ڕسمێک داننی مەسەڵەن خوێنی تێدا بێتەوەوانە فۆتۆکە دەرکێ. ئێمە ئێستا تەحویل بووین بە میدیایەکی تازە کە پێڵێن وەکۆڵێ نەزەریەکمان هەیە پێڵێن نەزەری وەکۆڵێ بۆمبی زانیاریەکان. هەموو زانیاریەکان لە ڕێگەی سۆشال میدیا و دوجار لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دوو تەکنیک کە ڕۆڵ زۆرە بینن تێیدا
مۆبایل جۆرناڵزم و سیتیزن جۆرناڵزمە ڕۆژنامەنووسی هاوڵاتی و ڕۆژنامەنووسی حرفەیی و یاخود بەڵێن ئەکادمی ئەوانەیە ئەم دوو تەکنیکە لەناو سۆشیال میدیا زۆر ڕۆڵە بینن بەڵام سۆشیال میدیا چیەکە هەموو ئەو بابەتانی کە ڕۆژنامەنووسێکی هاوڵاتی هەیەی ئەیگوێزێتەوە چونکە ئەو نازانی بابەتەکە چییە و بەهای مرۆیی کامانن تۆ نظرێکمانەوە پێشتر لە سوید دەیوت کە ئێمە هەمیشە کلاسیفیکیشنەکەین بۆ بەهای خەبەری مثلا ئەڵێ لە سوید ئێمە سەگێکە خینە پێش ئافرەتێکەوە دواتر ئافرەت و دواتر پیا و دواتر ئەمانە بەهای خەبەری لە وڵاتی چووکو ئێمەدا لامایە مەسەن مناڵ بەهای خەبەری بێتوانە باشە کەواتە تۆ لە سیتیزن جۆرناڵزمە ئەم نازانێت بەهای خەبەری چییە بنەما و بیسکەکانی خەبەر چییە هەرچی ببینی ئەیگوازێتەوە جاری واژەیە بە لایڤی گوێزێتەوە باشە کەواتە ئەمە لێرە حرز بەوابە و نەبێەوەی کە پێڵێن وەکۆڵێ دەرگاوانەکانی خەبەر و نەبن و شعوری وەرگر یاری پێکرێت لێرە ئەمە تەبیعیە لە بەرەوەی سیتیزنە چونکە لی نازانێ یان جۆرە لە جۆرەکان ئەوێ بینەر یاخود وەرگر بۆ پەیج و ئەکاونتێکی کوات وەرە بۆ ئەم دیوتر کە مۆبایل جۆرناڵزمە مۆبایل جۆرناڵزمی تر منم جەنابی خانمی بەڕێزەکە لێو دانیشتووە کە ئێمە زانین میدیا چیە و ئەزانین چۆن مامەڵە لەگەڵ چەمکە میدیاکان نەگەین کەواتە ئێمە پێویستە حەدەسێ بگوێزینەوە کە بگونجێ لەگەڵ هەست و شعوری وەرگرا ئەمە لە چوارچێوەی سۆشیال میدیا وەرەوە بۆ ناو تەلەڤیزیۆن کە ئێستا وەکڵێ دوجار بیرمان نەچێ نەزڕێگە ئەڵێ هەموو میدیا لە ناو نابە بەڵام دوجار وەکڵێ بەکارهێنەری کەمەکاتەوە ئێمە ڕاستە بەکارهێنەری سۆشیال میدیای بەردەوامین بەڵام دوجار تەلەڤیزیۆنیش کۆڵێ بۆ بە زۆرێکی گرنگی هەیە لە ناوەندەکەدا و هەمیشەش حسابی بۆکرێت تەنانەت ئێستا من لە ڕووداوی قەزای فەڵەستینوانە منەوە نەحسابی بۆ جەزیرە و بیبیسیەکەمەوە نەحساب بۆ سۆشیال میدیاکان ناکەم چونکە دوجار منێک ئەمێ ئەکادیمیانە بابەتەکان ببینمەوەنم باشە لە قەزایەکی مەسەن لە تەلەڤیزیۆنە تۆ تەلەڤیزیۆن دوجار مامەڵە لەگەڵ چیاکەی لەگەڵ پەبلیکاکەی تۆ ئیتر لە سۆشیال دەرچووی لە سۆشیال مامەڵە لەگەڵ فیئەیەکی دیاریکراوەکەی لامەیە بینەری تۆ نیانە بن بەڵام لێرە کاڵێن ماس میدیا خود پەبلیک میدیا کە ئەمەیتر پەبلیکە تۆ مامەڵە لەگەڵ شعوری هەموو خەڵکاکەین میدیا پێویستە زۆر وریانە مامەڵە بکە دوجار میدیا هەموو ڕووداوێک نەگوێزێتەوە و هەموو حەدەسەکان نەگوێزێتەوە و هەموو بابەتەکان نەگوێزێتەوە بەڵکو پێویستی ئێمە چەند حرەز بەوابەیەکمان هەیە لە ئەوڵەوە وەکوەرە دەست پێکا کە ئینپوتی حرەز بەوابەکان پەیامنێر و کامێرەمانەکەی تویەکە لە دەرەوەی لە دەرەوەی موەسسەکەی توی لە ناو قەزایەکانە ئەیگوێزێتەوە دواترێتەوە ناو سەر و جێگری سەرنووسە تا ئەگاتە مدیری کەناڵەکە ئەمانە هەمووی حرەز بەوابن یعنی نابێ ئەم حرەز بەوابانە بێڵن پەیامێک بگاتە لای وەرگر کە وەکۆڵە جۆرە لە جۆرەکان پەیامەکە پەیامێکی کارگەری لەسەر سایکۆلۆژیا بێت چوار بیرمانەچێ میدیا کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر سایکۆلۆژیای وەرگر هەیە بە تونوتیژی یاخود وەکۆڵە شێوازێکی نەرم بە عنفێکی بەقووەت یاخود بە ئینە یعنی ئەوەی کە چەمکێکمانەوە پێڵێن هارد پاوەر و سۆفت پاوەر کە وەختی خۆی سیاست و دیبلۆماسی بەکارێرا میدیا هەردوو چەمکەکە هەیە هەم هارد پاوەر هەم سۆفت پاوەر ئەتوانێت هارد پاوەرێکی بەقووەت بێ و کاریگەریەکی خراپ بەسەر وەرگرکە ئەتوانێت سۆفت پاوەرێکی بەقووەت بێ و کاریگەریەکی خراپ کاریگەری ببورە باش لەسەر وەرگرکی بکە خەڵک ئەمێ ئاخر نقطە ئاماژەی بکەم من لە قەزای هینا ئەیبینم لە قەزای فەڵەستین و ببورن فەڵەستین و ئیسرائیلە سێرەکەی BBC ئەکادیمی تر مامەڵە لەگەڵ پەیامەکان ناکە من دوێنێ زۆر متابعام کرد بە حکمێم تەوەری جەنابتان BBC ئەکادیمانە تر مامەڵە چونکە BBC تاریخێکی دوور و درێژی هەیە بەڵام سێرەکەی جەزیرە کەوتوتە ژێر ئەو ئایدۆلۆژیایی کە خۆی هەیەی کە ئایدۆلۆژیای وڵاتانی عەرەبی ئەوانەی ئایدۆلۆژیایکی ناسیۆنالیزمی عەرەبی ئەگەر بە کورتی و بە کورتی بڵین سێرەکەی هەموو حەدەسێکت بۆ ئەگوێزێتەوە لە کاتێکە جەزیرە خۆی مەعاهید بکۆڵێ خۆی بۆ خۆی مەعاهیری تایبەتی هەیە لە گواستەی حەدەسە بەڵام ئەوەی کە لە BBC بین مەسەن من ڤیدیۆیەکی BBC مینی لەسەری نووسرا بوو ئەمە کۆمەڵێک دیمەنی تێدایە 1 دقە و 20 چرکە بوو هیچ دیمەنەکان پیشان ناوین بەڵام هەمانەمێ یعنی ڕاستی ڕووداوەکان بگوێزینەوە مەسەلەن ئازاردانی مەسەلەن کۆمەڵێک خەڵک بوو لەلایەن مەسەلەن گروپێک تونوتیژە لەلایەن کۆمەڵێک گەنجەوە کە فەڵەستینی بوونەوە ئەمە نایگوێزێتەوە بەڵام سێرەکەی لە جەزیرە وا ناکە جەزیرە هەموو حەدەسەکان بالئەخەز بەرەو ئاڕاستی ئەو ناسیۆنالیزمە عەرەبی گوێزێتەوە ئەمە دواتر کاریگەری لەسەر شعوری عەرەبی ئەکات و کاریگەری لەسەر شەقامی ئێمەژەکی کردووەوانە لەبەرەوە زۆر گرنگە کە میدیا لە هەموو ڕووداوەکان نەکە هەر ئەمە کە ئەمای بەنمونەیە نامۆ کە ئەمە دوو مەعهەدی گەورەی عالەمین جەنابتان باشتر دەزانن و دوو تاریخی گەورەی سەحافەی عالەمین هەم BBC وەکو سەحافەی ئینگلیزی و عەرەبی و ئێستا کۆی گشتی بە 22 زمانی عالەم کە ئیشەکاتەوە هەنە و جەزیرە وەکو سەحافەی عەرەبی کە تر ئەمانە لە تۆپان سێرکە ئەم زۆر ئەکادیمی مامەڵە لەگەڵ چەمکەی حربەکە و جەنگەکە ئەکات و پەیامێرەکانی و ئەوە تەنانەت من لە قوتەیەکی مینی زۆر سەرنجی ڕاکێشام لەناو مەعهەدی لەناو مەکتەبی BBC
ڕێک کامێراوەکانیان داناوە بۆمبێک ڕاستەوخۆ نزیک لە مینەکەیە یعنی ئەمە بە جۆرێکی گوێزنەوە تەنانەت هەنێک بابەتیان وەکۆڵێ فلو کردو بووی بە جۆرە لە جۆرەکان ئەگەر بێت و این بێت کاریگیری دوایەوە تۆ دوادر لە میدیا شتێکی ترێت تۆ شاید حاڵەکان کە ئەگوێزیتەوە زۆر گرنگە ئەینجاری وایە شاید حاڵێک تۆ بیگوێزیتەوە کاریگەری لەسەر وەرگرەکات بۆ طرفی بەرامبەر BBC لەما زۆر ورتر مامەڵاکە زۆر باشە بەوردی دینە سەر ئەو بابەتی مقارنێت خۆ بۆی هەیە ئەوی BBCش پەیوەندی بە ئەکادیمی بوون و نەبێ هێندی پەیوەندی ئەویش بە باگراوندێکی دیکەەوە هەبێ کە نێوێت کۆمەڵک بابەت و ڕوودا و نەقڵکە بەڵام لەوانەیە هاوکارم پرسیارێ بێ دوای لەسەر ئەم بابەتە زیاتر لە خزمەت تاقسە زۆر باشە دکتۆر ئیسماعیل لە کوردستاندا ڕۆژی ڕاگەاندن چۆنە بینی بە تایبەتیش کاتێک باس لە ڕووداوی چاواشەکاری و ناڕاستی ڕووداوەکان نەکرێت ئەمە بە جیهانی بوونیان ئەوە تا لە کوردستان زۆر نابەرپرسیارانەتر نائیتیکیانەتر مامەڵە دەکرێت لەگەڵ ڕووداوەکاندا پرسیارەکە دوو بوعدە بعدی یەکەمی بعدی لە دووهەمەوە دەست پێکەم لە ئەوەی کە ڕاستی ڕووداوەکان ئەمە شتێکە ینی گواستنەوەی ڕاستی ڕووداوەکان و حقیقەتی ڕووداوەکان بابەتێکی تر ڕۆژی ڕۆژنامەگەری شتێکی تر ڕۆژی ڕۆژنامەگەری لە کوردستانە باشە بەڵام پێویستە بەرەو هەنگاوی باشتر بڕوە باشە ینی تا نۆرماڵەم باشە بەس مەبەست ئەگەر ئەوەی بێ لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ چەمکە مەسەلەن وەکوە حاڵەتە نەخوازی ڕووداوەکان زۆر خراپە چونکە بەڕاستی تا ئێستا تەوعی ئێمە تەوعی سەحافی و میدیاکاری ئێمە تاویەکی خراپە من ئێستا مەسەلەن مؤسسەیەکماندانەوە بەناوی ئای هێڵسەوە یعنی ئەمانوێت چی بکەین ئەمانوێت بە ترینینە دروستکەین بۆ سەحافیەکان چۆن مامەڵە لەگەڵ حەدەسی تەندروستیاک چونکە ئێمە بیرمان نەچێت لە کۆڤیدا خراپترین کاریگەری لەسەر سایکۆلۆژیای وەرگرا بوو یعنی من بۆ خۆم لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی زۆر بەناوبام و هەمیشە تەئکیدم لەسەرەوە کردووە کاکە نابێت چەمکێ بخیتە ناو خەڵکەوە بترسێ ڕاستە مردن هەیە کۆڤیدە نازانم چی ئەمانە بەڵام دوجار ئەبێ ئەو چەمکانی کە ئیکەی بەسیجی بە تایتڵی بابەتەکەدان زۆر دقیق و ڕیاوێ باش لە کوردستانە بەداخەوە خراپە چونکە کوردستان ئەوەندە ئیش لەسەر سەرقی سەحافیەکە ئەوەندە ئیش لەسەرەوە ناکە ئیتیکانە مامەڵە بکات لەگەڵ بابەتەکە ئەمە خەلەلە گەورەکەیە ینی بەڕاستی ئەمە گەورەترین خەلەلە هەمیشە بیر لەوە کاتێک کە وەرگر و سوشال میدیاکی بۆ خراپشێ ڤیو لایک و نازەم کۆمنتی کەواتە ئیش لەسەرەوە کە ئیش لەسەر جاری وایە حقیقەتی ڕووداوەکان جێشێوێنی باشە هۆکار چی ینی بۆ ئەگەر بکرێ ئەم بابەتانە کۆنتڕۆڵ بکرێن تا سەحافیەکان و مؤسسەکەیە ینی تۆ سێری کە بۆن لە جیهانە بە هەمان شێوە مامەڵ لەگەڵ ئەم ڕاگەیاندانە مەسەلەن لە ئەمریکا سەردەمی فێک نیوز کە لە ئەمریکا لە سەردەمی ترامپا دروست چونکە ترامپ ئیش لەسەر فێک نیوزەکە و تاریخی وەکۆڵە تاریخێکی زۆر نزیکە فێک نیوز یعنی زۆر دوور نییە یەک دنیا سەحافی چاواشەکاری بەکارێنە بۆ سەرکەوتنەکانی خۆی و دوچار لە دوای ترامپەوە ئیتر باز سەرەوە کرێکاکە چەمکێکێت یارەوە پێڵن فێک نیوز یعنی لە سەردەمی کەواتە ئەمە عالەمیە بەڵام دواتر ئەوان ڕێگری لەکەن بەڵام میدیای ئێمە بەداخۆکە ئەواڵێن میدیای ئێمە ئەکادیمیا کاریگەری لەسەر میدیای ئێمە نییە میدیا بۆ خۆیشەکە ئەمە خەلە لە گەورەکەی ئەبێ ئەکادیمیا بێ ئەمانە ڕاستکاتەوە بێت بڵێ ئەمە مەسەلەن خەلەلەکان مەسەلەن لە ڕووداوە زۆر نزیکەکان کە لەم ئاخیرا ڕوویداوە مەسەلەن قەزای کەرکووکە چوزانم کۆمەڵە جەنگی داعشە مەسەلەن میدیای ئێمە نەیتوانی و مامەڵێکی منطقی لەبێ بیر لەوە کاتەوە وەڵا ئێمە ئەوەنە ڤیوەرمان هەبووە لە فڵان کەناڵ بووین بە ئێکاکە خۆ ئێمەمانای سەرکەوتنە بۆم نەگەر ڤیو زۆر بێ ئەوەی ڕاگەاندە زۆر باش من ڕۆژێ ترینینێکمانە بۆ سەحافی قسەیەکی جوانی کرد لە سەحافێکی بریتانی بوو وتی لە کۆی گشتی دنیای نەمبینیوە سۆشیال میدیا بێ بە سەرچاوی خەبەر وتی ئەمە تویتەرمانەیە تویتەر بەکارێن وەکو سۆرس ئۆف ئینفۆرمێشن کۆکردنەوەی ئینفۆرمێشن یا کۆلەکشن ئۆف ئینفۆرمێشن کۆکردنەوەی زانیاریەکان بەڵام نابێ بە خەبەر بەڵام لە کوردستانی ئێمە بەداخەوە ینی سۆشیال میدیا هەجمەیەکی زۆر بەقووەتە کاتە سەر میدیا تەنان لەژێر کاریگەری سۆشیال میدیای ئێمە ینی میدیای تەلەڤیزیۆنی ئێمە لەژێر کاریگەری سۆشیال میدیایە کامە خەلەلە ینی بەڕاستی ینی من بۆ خۆم لە کەناڵێکی زۆر باش بووم بەناوبانگ و کابانیشە تەکیدم لەسەر کردووە کاکەن ڕای گشتی سۆشیال میدیا نایبە کاریگەری لەسەرتەوە هەبێ زۆر جار لەسەر ڕاگەیاندەکان ئیش لەسەرەوە شەکەن یعنی لەسەر ئەوەی سۆشیال میدیا جار لەسەر ڤیوەر یعنی ڤیوەر بۆ تۆ گرنگ نییە هێندە ئەوە گرنگە کە تۆ حقەتی ڕاستی ڕووداوەکە بۆ بگێزیتەوە چکە دوجار هەر خەڵکێکی ئاسایی نیە متابعی تۆکە ئەکادیمیەک متابعی تۆکە خەڵکی خوێنەوار زۆر باشە ئێمە جاری وا هەیە بابەتێک ڕووداوێک جار ڕووداوەکە هەر بابەتێ بێ ڕوئەدا ئەم میدیایە کە دێت ئەیگوازێتەوە بە ناڕاستی دیمەنەکان ئەگوازێتەوە بێگومان چۆنەڵی سلبیەتی هەیە لەسەر با بڵێن وەرگروانە چاواشەی بینەرەکانی خۆی ئەکا لە ڕاستی ڕووداوەکە دووریانە خاتەوە جەنابەت ئاماژوت بە میدیا کرد و بە سۆشیال میدیا کرد باشە ڕووداوێک ڕوئەدا لە یەک کاتە
کەناڵێکی گوازێتەوە هەمان کەناڵم کەناڵە خۆی سوشال میدیاکەشی یا سوشال میدیاکی دیکە بە هەمان شێوە لایڤ ڕاستەوخۆ ئەم ڕووداوە ئەم حەدەسە ئەگوازێتەوە ئەو کاتە چ فەرقێک لە نێوان سوشال میدیاکە و لە نێوان میدیا فەرمیەکەیە هەیە هەردووکان حەدەسێکن و پێکەوەی گوازنەوە باش یەکشت مەسەلەن ئەمەی کە جەناب دەڵێ زۆر جار ڕوویە باش نییە بەڵام لە لایڤە کۆمەڵشت کۆنتڕۆڵ ناکرێت لە لایڤ بەڵام هەردووکیشان یەکسانن لە لایڤی سوشال میدیاشە هەروایە و ئێستا من دکتۆراکەم لەسەر مۆبایل جۆرناڵزمە لە ڕۆژنامەگەری مۆبایلە باشە یەکێ لەو ئینانی کە من ئەلبەتە 5 مؤسسەی گەورەی ئەعلامی لە هەرێمی کوردستانە وەرگرتووە باشە 5 لەم ببورن دە مؤسسەم وەرگرتووە لە رادیۆ تەلەڤیزیۆن سوشال میدیا و وێب تیڤیەکانە یەکێ لەو خەلەلانی کە بەردەوام ڕۆژنامەنووسەکان ئاماژی پێکەڵنەی کاکە ئێمە کە ڕووینە لایڤەوە بۆ مۆبایل جۆرناڵزمی تر کۆنتڕۆڵ ناکرێت هەرچی بێ ڕاتە پەخشەوە دواتر بێ ئیدیتی بکەیتەوە لە لایڤی تەلەڤیزیۆنیشە هەروایە دواتر لایڤە یعنی تۆ ئەوەیە مەسەلەن ئەو بابەتی کە ئەیخیتە پەخشەوە گرنگەوەی پرۆدیوسەری خەبەریەکەت کە لێوە حازرە ئەلێرا ئەتوانێت کۆنتڕۆڵی بکات چکەوە حرەز بەوا بەیە یعنی ئەو حرەز بەوا بەیەک پرۆدیوسەری خەبەرەکەتە چوزانم ژووری هەواڵە ناوەندی هەواڵە چی کە هەیە ئەوانە حرەز بەوا بە نەگەر خەلەل یەکیاخو دیمەنێکی نەخوازرەوە بڕاتە پەخشەوە توانێت کۆنە بەڵام لە لایڤی دکتۆر ببوورە ینی پیجێک من پیجێکی شخصی خۆمە بۆ نمونە ڕاستەکەی مۆبایلێکم بەدەستەوەی خەریکی گواستنەوەی ئەمە کۆنتڕۆڵ ناکرێت بەڵام پیجی فەرمی کەناڵێک چۆن کەناڵەکە ڕووداوەکە لە ژووری کۆنتڕۆلی پەخشەوە گوازرێتەوە بە سەرنووسەر و هەواڵ و دار و بەرداتی ئەپەڕێ ئەنجای گوازێتەوە هەر لە هەمان شوێنیشەوە گوازرێتەوە بۆ دیجیتال میدیاکەی بۆ پیجەکەی بۆ یوتیوبەکەی بۆ پەخشە ڕاستەوخۆکەی چۆن لێرە ئەتوانێت سانسۆریکە لەو لاژەتوانە سانسۆر یەک شت هەیە لە سوشال میدیای لە لایڤی سوشال میدیایە بەتایبەت فەیسبوک کە ئێمە زۆر بەکارین لە لایڤی سوشال میدیایە پریڤیومانە جەنابی ئێستا مەسەڵەن ئەم شاشەیە بەرامبەرمانە پریڤیۆ نییە باشە لە لایڤی سوشال میدیای پریڤیود نییە کە پریڤیود نەبوو نازانین چی ڕاتە پەخشەوە خەلەلێکی یەک خەلەری دووەمەوەیە تۆ گوێ لە ساوندی لایڤی سوشال میدیا نییە ئەوانەی کە من مقابل قسەم لەگەڵا کردن یعنی تۆ کە یەخیتە پەخشەوە جەنابەت کە پەیجێک دێ یەخیتە پەخشەوە گوێت لەو دەقا گوێت لە ساوندەوە نییە چی ڕاتە پەخشەوە ئەڕوا باشە ئەمە حاڵەتە دووەمە حاڵەتی سێم ئەوەیە ئەو کەسانی کە ڕاستەوخۆ ئەبن بە ئیدیتەر لە ئینەکە سوشال میدیاکە یا ئەبن بە جۆرە لە جۆرەکان مەسەلەنێکی لەو تایپانە وەرەگرن کە لە ناو سوشال میدیاکەیە ئیتر ئۆتۆماتیکی ئەمان تحرک وەک وەڵڵای محرکی ڕئیسی جوڵێنەری ڕئیسی قازایەکەن کە ڕۆژنامەنووسەکەی ڕاستەوخۆ ڕۆژە سەر حەدەسەکە باشە چەند جاری ئەمە ڕوبەڕووی کەناڵەکان بۆ تۆ بۆ نمونە مەسەلەن وەختی خۆی کەناڵی ناردی کە داخرا یەکسەر هەرچی پەیامێرەکانی کردی بە ئیدیتەر بۆ یەکسەر لە لایڤی سوشال میدیاوە پەخش بکەن ئەوانە پەیامەکانی مەسەلەن بڵاو بکەنەوە چکە تۆ کەناڵەکە نەماوە کەواتە ئیدیتەرەکان خۆیان تحرک بە ئیشەکەوەکەن کەواتە ئەوە یەکە ینی ناتوانانی تۆ لە سوشال میدیا بەڵام شتێکی تر ئێتە ئاراوە ئەی باشە کە ڕاتە پەخشەوە خۆ ڤیۆری خۆی هەیە ئەتوانی ئیدێتی کەیتەوە لە دوایەوە کە پەخش ستۆپ بوو ئیدیتی پەیامەکەکەیتەوە بۆ جۆرەی کە خۆت دێ کەواتە لیلکولی حال بۆی لە قەزایەکە دوور نەکەینەوە ئەوەیە کە تۆ پێویستە بەرپرسیارانە چەمکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لێرەوە ئێتە ئاراوە بۆ میدیا کە پێویستە میدیاکار بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ قەزایەکان بکە مامەڵە لەگەڵ حەدەسەکانە بکە بەداخەوە کە ئەڵێم هەموو میدیای کوردستان و هەموو ئەو میدیاکارانی کە لە هەرێمی کوردستانەیە هەمیشە بیر لەوەکەنەوە چۆن بن بە بەتەڵ فیلم لە مەوزوعەکە چۆن بن بە ئەستێرە ئەمە یەکێکە لە خەلە گەورەکان بەڕاستی دووچاری کارەساتی گەورەتریشمانەکات ئێمە لە جەنگەکان ئابینیمان لە جەنگی داعش بینیمان توژی دووچاری کارەساتی کردینەوە لە قەزای کۆڤیدا بینیمان دووچاری کارەساتی کردینەوە چکە دوجار کە حەدەسی ئێتە ئاراوە تۆ ئیتر بێت میدیاکار ومؤسسة إعلامية أبي زين شيء ما صاير بس أبي مؤسسة إعلامية كان بين لو كانوا بيننا ما كنترول كان مؤسسة إعلامية كان بين لو كانوا استبقى وكل مساقك شرف دروس كان بو أميشة شو كدوا جرنا بيتو بمجرد ما عمله لقل شعري ورقة كي لو بر دولار برزبيتو هرشي ميديا كاره هم يخليكي قضايا دولار خلق داعي شو لو كل ما على خويا بخوته والله الدنيا لا بردا أبزته يعني والله دكتور بيم وراجعنا كان خويا أنا شو كهري كانوا هالجريبة مؤمن جاكن أو كاتا بيست يعني يكسر زيادة لو دسيلة كنترولي وهذا يعني ئێمە دوجار بیرمان بێ ئیش لەسەر چیەکەین ئیش لەسەر ئەوەکەین ئێمە مامەڵە لەگەڵ وەرگریەکەکەین ڕاستە جەنابتان استراتیژیەکتانە منیش بۆ خۆم کەناڵێک مێ استراتیژیەک عینیش استراتیژیەکی دیرێ دوجار کۆی گشتی استراتیژیەکان لە چوارچێوەی ئینسانە لە چوارچێوەی سەرچاوە مرۆیەکەیە کە ئینسان و معلوماتی هەیە چکە وەکو سەردەمی عەسری زانیاریەکانەوەی کە جەماعەتی کاستێڵ زۆر ئەمان زۆر تەئکیدی لێوەکەنەوە ئەڵەن کە ئیتر سەردەمی
کۆکڵێ سەردەمی تازە سەردەمی بۆمبی زانیاریەکان و عەسری زانیاریەکان بەڵام نابێ هەموو زانیاری بێ بۆ دوگە دوجار نەنکی من دایکی من کە لە بەرەن تەلەڤیزیۆنەکە دانیشە پەیامەکەی تۆ وەرەگرێ خۆ نازانێت لە سۆشیال میدیا چی ئەگوزارێ وانە مثلا باوکی من کە دانیشی خوێنەواری نەدانیشە بەزیاد تەلەڤیزیۆنەکەی تۆ یای خاتە سەر پەیام یای خاتە سەر سپێدە یا ڕوودا و یەکی لەو کەناڵە ناکات چونکە دوجار ئەمان سۆشیال میدیا بەکار نایانن باشە کەواتە تۆ ئیت لەناو فیئەیەکە ئیشەکەی فیئەی کۆی گشتی کۆمەڵگەیە پێویستە حساب بۆ ئەمە بکرێت کە دوجار شعوری وەرگرت ڕاستە هەبوو کەناڵە سیاست و استراتیژیە بەڵام دوجار تۆ مامەڵە لەگەڵ تاقەیەکی مرۆیی ئەەکەی لە ئەویش پابلیکە ئەمە گرفتەکەمانەوەیە خێزانێک تیا چوون پامنەرەکە چێتە بەردەم دایکەکە باوکەکەی خوشک و براکانی ئەڵێ هەستت چێ لەم کاتەیە دکتۆر کاتمان نەماوە بەڵام قسەی کرد حەزەکەم وەک ڕوونکردنەوەیەک باسی بەراوردی جەزیرە و بیبیسیت کرد لەسەر غەزە تەسەوڕەکەم کۆکبی لەگەڵما هیچ کەناڵێک نییە هیچ میدیایەک نییە لەسەر زەویە کە بێ استراتیژ بێ بێ تەنانەت ئایدۆلۆژیاشی لە پشت بێ بە جۆرە لە جۆرەکان ئەنی ئەوی BBC ئیکا لەوانەیە هەندێک جار پەیوەندی نەبێ بە بابەتی ئیتیکۆیە بە بابەتی چۆنەڵەی ئەکادیمیەوە لەوانەیە بێ بابەتێک نەکوازێتەوە کە لەسەر ڕای با بڵێن جیهانی ڕادروستەکە بەڵام ئەوەی جەزیرە ئیکا بۆ نمونە فەزاحەتێک یان با بڵێن کۆمەڵکوژێکی زۆر پیشانەیە بۆ ئەوەیە دڕندەی لایەنی بەرامبەر پیشان با کە چۆنە بۆیە ئەوەی BBCش جاری وایە لەوەی ئێوە لە چۆنەڵە گەورەی ئەو مەئەساتە کەم کاتەوە بەڵام جەزیرە ئێوێ پیشانی خەڵکی با کە ئەمەژەیە ئەمە زیاتر قسە هەڵەگرێ خۆزگە زیاتر کاتمانە بە قسەمانە سەگریا بەرحاڵ زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل عوسمان مامۆستای زانکۆ و سپۆرت ڕاگەاندن کە لەم تەورەیە لەگەڵمان بوویت سپاس بۆ میوانەکانتان سپاس بۆ بینەرەکانتان